بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ئەوەکری شەرزادەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ بەهار منزر چالاکوانی سیاسی بواری مافی ژنان وتوێژەکەین سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی 8 مارس لە کوردستانی عێراق. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێ بەهار بۆ ئیتمینان لە دەنگە دەنگی منە بیسی زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. دەستخۆش بێ و ئێوارەت باش، من گوێم بە باشی لە بەڕێستا. زۆر سپاس بۆ تۆش دەنگت باشە. هاوڕێ بەهار هەروەکو خۆت ئاگاداری بۆ خۆت یەکێ لەو کەسانەی کە دەور و ڕۆڵی سەرەکی و بەرچاوت بووە لە ڕێزگرتن لە 8 مارس ڕۆژی جەهانی ئەو ساڵ ڕێوڕەسمێکی ڕێزگرتن لەم ڕۆژە تا تایبەتیتر و بەرفراوانتر تاوجێگای من ئاگادار بم و بەرچاوتر بووە لە ساڵانی ڕابردوو. دەکرێت زیاتر بۆ بینەرانی ئێمە کە حضوریان نەبووە یا ڕپۆرتاژی ئەم بەرنامەیان نەدیوە زیاتر قسە و باسکەی چۆنێتی و بەڕێوەبەری ئەم یادا؟ بەڵێ دیارە ئەم ساڵ جیاوازیەکە ئەوە بوو بەڕاستی کە خەڵک بەگشتی هاوڵاتیانی کوردستان بەگشتی لە هەلومەرجێکی ئابووری خراپدا، نەبوونی موچە و هەژاری و نەداری و نەبوونی کار، نەبوونی کرێ، نەبوونی هەلی کار، ئەمانە هەمووی بەڕاستی تەنگی بە کۆمەلگای کوردستان هەڵچنیوە. ئێمە ژۆکو بەشێک لەو کۆمەلگایە بەلامانەوە گرنگ بوو کە تەرکیزی 8 مارسی ئەمساڵ بەجیا لە کارانەی ترکە ئەیکەین و بەردەوامین ئەوەیە کە ئێمە ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی پێشوو زۆر تەرکیزمان لەسەر مەسەلەی کرێ و مەسەلەی کار و شوێنی پارێزراو بۆ ژنان و ئەو داخوازیە گرنگانەی کە ئێمە لە یاداشتەکە ئەم ساڵە نووسیمانەتەوە و لە کۆبنەوەی گشتیا باسمان کردووە و لە بەردەرکی سەرای شاری سلێمانیە خوێندراوەتەوە. و ئێمە ئەم ساڵێکێک لە جیاوازیەکانی تریشەوەیە کە شوێنێکی زۆر استراتیجی کارمان لێ کرد کە بەردەرکی سەرای شاری سلێمانی بوو و بەڕاستی بە دروشمی زۆر پێشکەوت و خوازانە و یەکسانی خوازانە و بە وتنەوەی کۆمەڵێک دروشمی تایبەت بە 8 مارس وەک 8 مارس سمبولی ئازادی و یەکسانیە کامە ساڵانێکە ونە بەڕاستی و کۆمەڵێک لەو دروشمانەی تر کە ڕەبتی بە کێشەیەکی جەوهەری ئەمڕۆی کوردستانەوە هەیە، ئەویش بە دەنگێکی نازڵال کە دەنگی پیاوانێکی ئاینی ئاراستەکراوی توندڕە و کە لە کۆمەلگەی کوردستاندا کار دەکات و دەست ئاوەڵا کراون کە ئەمەش بە تەواوەتی و بە وازەحی دەبێنرێت لە ناو کۆمەلگایە. ئێمە لە بەرامبەر ئەو دەنگەشدا کۆمەڵێک دروشممان هەبوو، کۆمەڵێک لەو داخوازیەکانمان لە ناو یاداشتەکە ڕۆبەڕووی کۆمەلگەی کوردستان کە داوای کۆمەڵێک لەو خاڵانەی کە دامان ناوە لە ناو یاداشتەکە و لەسەر ئەو پۆستەرانەی کە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوو بە سەدان کەس لەگەڵمان نابوو کە جێگەی خۆشحاڵی بوو بەڕاستی کە ئەوە ژێکێکی تر لە خاڵە جەوهەریەکانی ئێمە بوو لە 8 مارسداوە بەردەوامیشین و ئێمە هەرم دووشەمەیەکێتەوە کۆ ئەبینەوە جارێکی تر کە بەدەیان کەس وەکو چالاکوانان وەکو خەڵکی یەکسانی خواز و ئازادی خواز دەیەوێت کۆمەلگەی کوردستان شتێکی تر بێ، ئەوە نەبێ کە ئەو بانخوازانەی کە دەستیان ئاوەڵا کراوە لەلایەن دەسەڵاتدارانەوە بەو جۆرە نەبێ، ئەم دەنگە بەو جۆرە بەهێز نەبێ و ئێمە بتوانین دەنگێکی بەهێزمان هەبێ و ئەوەی کە تا ئێستا هەر شتێک هەبوو بێت بە جێگەی خۆی، بەڵام ئێمە لە ئێستاە بە کەشێکی گونجاوی دەزانین کە ئێمە دەنگێکی بەرزمان هەبێ و دەنگێکی زۆڵاڵترمان هەبێ لە پێشووتریش بەوەی کە ئێمە بتوانین دەنگ لە دەوری ئەو دەنگە یەکسانی خوازە کۆ بکەینەوە کە بە بڕوای ئێمە بە ژن و پیاویشەوە ئیهانە دەبێت بۆ گفتوگویانێک کە ئەم بانخوازانە دەیکەن. من پێم وایە لە کۆمەلگەی کوردستانە ساڵ بە ساڵ مەسەلەی پیاوسالاری کاری بۆ کراوە و زیاد دەبێت و ئێمە شاهیدی ئەوەین. من بۆ خۆم بۆ 13 ساڵ دەچێت کە لە دوای گەڕانەوەم بۆ کوردستان لێرە کار دەکەم و ڕۆژانە بەری ئەکەبین، ڕۆژانە دەزانین کە ئەم کێشانە چۆنە و هەر ئەوەشی کە بیرتانە ئێمە مەسەلەن پیاوێکی ئاینیمان نابە دادگا لە دادگای هەولێر کەوەش بۆ قەزیەکی کۆمەڵایەتی و هەموو خەڵک پەیزانی کە لەسەر سوکایەتی کردن بە ژن ئێمە یامانە دادگا و چەندین جار ئێمە بە جەلساتی دادگایەکەوە لە بەردەم دادگای هەولێردا
ئەمەش بۆ خۆی یەکێک بوو لەو چالاکیانەی کە بەڕاستی جێگەی چۆنەڵێ جێگەیەکە کە دڵت پێی خۆش بێ بە سەدان کەس یەکەم بەوەی زانی دووەمیش بەکاری خۆی زانی چکە بەڕاستی ئەمە کارێکی دەستە جەمعی بوو. ئێستش ئێمە دەمانەوێت بەکاری دەستە جەمعی ڕوبەڕووی ئەم هێرشە زۆر ناشرینە نائینسانە ژن نەفرەتی کە وەکو چەمکێک بەکاری دەهێنین ژن نەفرەتی کە نەفرەت لە ژن دەکەن بتوانین لە بەرامبەریا بوەستینەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکان و ماندوو نەبن. هەروەکو خۆت ئیشارەت پێکرد لەم بەرابەر ئەم هەمووە فشاری کۆمەلگا و مەسەلەی مەذهب و ئاین و مەلا و ئاخوند و هەموو ئەم دەسەڵاتە دژی ئینسانیانە تاو جێگای من ئاگادار بم ئێوە هەر لە 2 مانگی پێشترۆ لە ئەوەڵی یانواریەوە بێستا مانگی یەکۆ ئێوە خەریکی خۆ ئامادەکردن بوون و ئەمەتان لە دەستوری خۆتان ئەدانا بوو بۆەوەی باشتر بەڕێوەچوونی ڕێزگرتن لە 8 مار ڕۆژی جەهانی ژنان بەڕێوە بچێت. دەکرێت هێندێک باسکەی ئەم خۆ ئامادەکردانە چی لە دەستورتان نابوو دەتانەویست چی بکەن دیارە خۆ معلومە لە مقابل ئەم هەموو جروجانەوەری دژی ئینسانی و دژی ژنانەدا حتمما پیلانەکان ئەمانە بووە. دەکرێت لەم بابەتە تەوزیحاتی زیاتر بدەیت؟ بەڵێ ئێمە ڕاستێکی لە مانگی یەکدا بانگەوازێکی گشتیمان کرد بۆ داکۆکیکاران بۆ مرۆڤ دۆستان بۆ ئینسانە ئازاد و ئازادی خوازەکان بۆی کە پێکەوە بتوانین بەڕاستی لە بەرامبەر مەسەلەی کار و کرێ و خراپی ژیان و بژێوی ژنان لە کوردستاندا کە ئەمە یەکێک بوو لە خاڵە جەوهەریەکان و خاڵەکەی تریشی باسمان کرد لەسەرەوە بوو. بۆیە هەمومان کۆک بووین لەسەرەوەی کە ئێمە ئەم دوو بابەتە جەوهەریە لە ناو هەموو چالاکیەکانمانە ڕنگدانەوەیە بێ بەسەرکردنەوەی هونەرمەندان بەسەرکردنەوەی کەسانێک کە پێمان وابووە لەگەڵ ئەم دەنگەیان جاکردنەوەی لیژانی جیاواز مەسەلەن لیژنەی پەیوەندیمان هەبووە لیژنەی میدیامان هەبووە کە توانی بەباشی تەختیە یان ڕۆماڵی ئەو بابەتانە بکە کە ئێمە بەلامانەوە گرنگ بوو و لیژنەی دیاریکردنی خەڵاتی یەکسانیمان هەبوو کە ئەمە دووهەمین ساڵە کە لە ساڵی پێشوودا لەژێر فشارێکی زۆری پیاوانی ئاینی و ڕەوتێکی ئاراستەکرا و بە یەکێک لە چالاکوانانی هەرێمی کوردستان کە هەر لە ڕەشەوە هەر لە بێڕێزی و سوکایەتی و بە شێوەی بەرفراوان بە هەزاران کۆمنتی ناشرین و نەشیا و لە بەرامبەر ئەودا بڵاو کرایەوە هەر ساڵی پار ئێمە بڕیارماندا کە ئێمە بتوانین ساڵانە لە هەرێمی کوردستان خەڵاتی یەکسانی بدەین ئەو کەسەی کە داکۆکیەکی بەرچاوی هەبووە و ژیانی خۆی بەشێک لە ژیانی خۆی بەشێک لە ئارامی سەلامەتی خۆی بەخشیوە بە پرسەکانی ژنان و ئەم ساڵیش بە هەمان شێوە جارێکی تر ئێمە لیژنەیەکی تایبەتمان بۆ ئەوە دەستنیشان کردووە چەند کەسێک مەسەلەن پێشنیار کران بۆی کە ئەم خەڵاتە گرنگە بۆ ئێمە کە بتوانین بەردەوام بێ و بێتە نەریتێکی ساڵانە. بۆیە لیژنەی زۆر ئەم لیژنە جیاوازانە هەر لە سەرەتا مانگیەکەوە دەستنیشان کرا پەیجێکی تایبەتمان بە 8 مارسە بوو کە لە مێژووی 8 مارسەوە لە پۆستەر و لە چالاکی ڕۆژانەکان و لە سەردانی هونەرمەندان و لە سەردانی خەڵکێکی کە پێمان وا بووە پشتیوانی دەکەن و بڵاوکردنەوەی لە بەرچاو خەڵکە ئەمە بۆ خۆی ئەتوانم بڵێم هۆکارێکی جدی بوو بۆی کێمە بتوانین 8 مارسی 2024 بەرز ڕابگرین شکۆدار بێ و بتوانین لە جێگەیەکی زۆر استراتیجی ناو شاری سلێمانی کە بەردەرکی سەرایە بە دەنگێکی زۆر بەرزەوە ئەو شعارانە بڵێنەوە کە پێمان وایە ئەمانن کە ئەتوانن کەرامەتی ئینسانەکان بپارێزن و ئەو خەڵکەیە ئەتوانێت ببێتە دەنگێک لە بەرامبەر ئەو دەنگە نازڵاڵەیە کە لە کوردستانە کاری بۆ دەکرێت ئێمە بتوانین ئەو دەنگە بین کە کەسانێکی لە دەورکۆ ببێتەوە و خەڵکیش بەڕاستی لە کوردستان هاوڵاتیان لە کوردستان شتی تر نابیستن ئەوەی دەیبیستن و ئەوەی کە ئیشی بۆ دەکرێت میدیایەکی پیاوسالاری سەرمایەداری دژە ئینسانە کە بە ئاسانی مایکەخەنە بەردەمی ئەو پیاوسالارە توندڕەوە چۆنەڵی دژە ژنانەی کە ڕۆژانە و شەوانە ئێمە گوێمان لێ دەبێت هەموو کەناڵەکان لە بەردەمی ئەواندایە بۆیە ئێمە پێمان وا بوو کە ئەبێت ئەم دەنگەی تر ببیسترێت و بتوانین بەردەوامی پێ بدەین. زۆر سپاس هیوادارم هەورێ بەهار هەروەکو دەزانی لە سەراسەری دنیادا
جیاوازی لە بینی ژن و پیاوە لە سەراسەری دنیا لەژێر حاکمیەتی نظامی سەرمایەداریە وجودی هەیە، بەڵام ئەم یەکسانیە لە وڵاتانی دواکەوتوو ژێردەسەڵاتی ئیسلام و قەومپەرستی دیارە بەرچاوترە. واقعیەتێک ئەمە ئەم بۆچوونی دژی ئینسانیانە چەندێ ڕێگرن لە بەرابەر تەحقق و بە سەرنجام گەیاندنی یەکسانی خوازی لە بینی ژنان و پیاوانە. ئایا دەزانم ئەمە کارێکی سەختە لە وڵاتانی وەکو ژێردەسەڵاتی ئیسلام و قەومپەرستیە، بەدەیان قات زەخترە، هێزی زۆرتری دەوێت، تەلاش و لێبردووی زۆرتری ئەوێ بۆ ئەوەی کە بتوانین ئەگەر ئەم یەکسانیەش تەحقق پێنەدەین بە سەرنجام نەگەینین لانی کەم نزیکی بکەینەوە. ئەم مەسەلەی قەومپەرستی و دەسەڵاتی ئیسلامە چەندێ ڕێگرە لە مقابل ئەم تەلاش و خۆبەخشیەکە ئێوە لەم ڕێگایە هەنگاواز دەگرن؟ ئەوەی کە من ئەیزانم لەسەر تاسەری دنیاە مەسلەی ڕازدڕەوی و فاشستی و مەسلەی ئەو شەڕانەی کە هەیە هەمومان ئەیزانین، شەڕە دژە مرۆڤایەتیەکان کە ئەمانە کاری بۆ دەکرێت و کاری بۆ کراوە لە ڕابردوودا. ئێمەش بەشێکین لەوە، خۆ ئەمە جێگایەکی جیاوازتر نییە، بەڵام ڕاستە ئێمە ناتوانین بەراوردی ڕێژەی پیاوسالاری لە هەرێمی کوردستانیان لە عێراق بکەین لەگەڵ وڵاتێک لە وڵاتە پێشکەوتوەکاندا، ئەمە ناکرێت. بەڵام من پێم وایە وەکو چالاکوانێک کە بە ئاگام لە وڵاتانی تر و بزوتنەوەی ژنان لە وڵاتانی تردا، کە پێم وایە بەهێزبوونی ڕازدڕەوی لە سەرتاسەری دنیادا تەنگی بە دەستکەوتەکانی بزوتنەوەی یەکسانی خوازی و ئازادی خوازان لە دنیا هەڵچنیوە. بۆیە من پێم وایە لە سەرتاسەری دنیادا ئێمە پێویستمان بە ئەڵتەرناتیڤێکی ترە. بۆیە بۆ هەرێمی کوردستان ڕێژەی پیاوسالاری بڕیارەدا وەزعی ژن لەکوایە بە بڕوای من. ڕێژەی پیاوسالاری لە ناو موئەسەسات و لە ناو میدیاکان و لە ناو شوێنە گشتیەکان و لە ناو ژیانی گشتیدا چەندێک بەهێزە، لە ناو ماڵەکاندا لە لێسەنەوەی حقوق لە ژنان لە زۆر جێگا و لە زۆر شوێندا. بۆیە ئەم ڕێژەی پیاوسالاریە بە بڕوای من بڕیارەدات وەزعی ژن و مەسەلە یەکسانی لەکوایە ئەوەستێت، لەکوایە بێت، لە چه ئاستێکدا دەبێت. بۆیە بە بڕوای من کارکردن بۆ بەهێزبوونی پیاوسالاری لەلایەن دەسەڵاتدارانی ئێرەوە دەوروبەر ناوچەکە ئێران، سعودیە، ئەم شوێنانە هەمووی بەیەکەوە گرێی خواردووە. بۆ ئێمە ئەگەر هەمومان شاهدین لە وڵاتی تورکیا پێشتر مەسەلەی ژن و بزوتنەوەی ژن چۆن بۆ ئێستا چۆنە، لەبەرەوەی حاکمانی ئەمڕۆی ئەم دەوروبەرێک کە ئێمە تیا ئەژین مەسەلەی ژن چۆنە بینێ و کۆمەڵگا بەرەو دواوە ئەباتەوە. بۆیە ئەمانە هەمووی سیاست و ئاراستەکردنە. ئەوەی کە ئێمە لە جێگایەکی قورسدا بە بڕوای من ئێمە لەسەر ئارامی و سەلامەتی خۆمان ئەم ئیشانە دەکەین. ینی ئەمە من ئەمەوێت بێڵێم بەڕاستی، لەبەرەوە ئێمە لە جێگایەکە کە پیاوسالاری بەهێز بێت و سەرمایەدارانە چێتە ئیختیاری ئیسلامێکی سیاسیە کە هەمومان نەزانین کە چی بە کۆمەلگای کوردستان کردووە و چی دەکات. زۆرێک لەوانەی کە ئێستا پیاوانێکن گوتار خوێنن، من هیچیان ناکەمەوە لە ئەبوو بەکر بەغدادی کە دەوڵەتی ئیسلامی لە مووسڵ ئیعلان کرد. بۆیە ئێمە لە هەلومەرجێکی قورسدا کار دەکەین، ئێمە لە هەلومەرجێکی قورسدا مەسەلەی ژن و مەسەلەی ئەم پرسانێک کە باسی لێ دەکەین کاری لەسەر دەکەین. کەم لە ئێمە هەیە لەم ژنانەی کە ئێمە پێکەوە ئیشەکەین، کەم لە ئێمە هەیە کە هەڕەشەی جددی ڕوبەڕووی نەبوو بێتەوە. لەبەرەوە ئێمە وەکوتم لە هەلومەرجێکی قورسدا بەردەوام بووین بەڕاستی. بۆیە پێویستمان بە بەهێزبوونە، پێویستمان بۆیە کە ئەم دەنگانە ببیسترێ، پێویستمان بە بەردەوامیە. ینی هەموو کاتێک ئێمە پێویستمان بە بەردەوامیەکیش کە کەسانێکی تری لەگەڵ بێت. کە من پێم وایە ئێستا بە هەزاران خەڵک هەیە لەم هەرێمی کوردستانە نەفرەتەکە لەو دەنگە نازوڵاڵی کە فرەژنی زەواجی مسیار، زەواجی متعا، زەواجی موقت، نازام کۆمەڵێک شت ئەمانەیە هەموو ئەجەندا و هەموو ئەو بابەتانێک کە باسەکرێت کە بەڕاستی ئەمانە هی ئەم سەردەمەی ژیانکردنی ئینسان نییە. کۆمەڵێک لە یاساکان کە پێشتر بەدەست هاتووە لە ڕێگەی
ڕێکخراوەکان و ژنان و داکەوتکاران و ئێستا چۆتە ژێر پرسیار خەریکە لە عێراق ئەو یاسانە ئەشتوانێت ینی دەسەڵاتی فدراڵی عێراق ئەتوانێت هەست ئەو دەستکەوتانە لێ بسەنێتەوە و مقۆمقۆی ئەوانە کە بیگەنێ ئێستا مەسەلەی فرەژنی یەکێکە لەو بابەتانەکە ئەو مەرجانێکە دانراوە خۆ ئێستا لە هەرێمی کوردستان مەسەلەی فرەژنی قەدەغەن نییە مەرجی بۆ دانراوە بەڵام ئەوەڵە نابێ مەرجە بە بۆ مەسەلەی فرەژنی ئەمە یاساکانی فدراڵە کە ئێمە چەند ساڵە ئیشی لەسەرەکەین یاسا بەرەنگاربوونەی تونند و تیژی خێزانی ساڵی پار لەناو پەرلەمانی هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی زۆر ڕەجعیانە تەعاملی لەگەڵا کرا یەکێک لەو فەقەرانە 10 ساڵ 12 ساڵە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەڵێن نابێت لە مەسەلەی بوترێ دەست درێژی لە ناو خێزانە لە بینی ژن و پیاوە ینی ئەمە شتێکە چەند ساڵە ئێمە ئیشمان لەسەری کردووە بەڵام ئێستا دەنگەکەی تر و پیاوسالاران و دەنگە نازڵاڵەکە بەڕاستی دەوێت ئەو دەستکەوتانشتی کە هەبووە کە کەمیش بوون ئەنی ئەو هەموو جودە بۆ دەستکەوتێکی کەم ئەمانە لێ بسەندرێتەوە بە بڕای من پرسیارەکە ئەوەیەکە ئێمە لە بەرامبەر ئەم پیاوسالاریە زۆرەیە و لە بەرامبەر ئەو دەست ئاوەڵاکردنیان لەلایەن دەسەڵاتدارانەوە بە بڕای من ئەمە استراتیجێکی داڕێژراوە ئەمە لە خۆوە نییە ئەمەوە نییە مەلایەک بە مەزاجی خۆیچە لە مزگەوتێکا چۆن قساکە مایکێگە خرێتە بەردەمی چۆنی قساکە ئەمە ڕەبتی بەیەکەوە هەیە کە زۆریشن و مەسەلەی سەلەفیەت لە شاری سلێمانی و دەوروبەری زیادی کردووە و دەست ئاوەڵا کراون و پێیان وایە ئەمانە بۆ مەسەلەی هەڵبژاردونەمانە ئەتوانن سوودیان لێ ببینن کە بەداخەوە هەر ئەو مەلایکێمەیەمان بۆ بەدادگا لەناو کەناڵەکانە بانکرا کە لە سلێمانی بتوانێت فتووا بدات بێت قسە بکات یعنی ئێمە لە کاتێکدا ساڵانی پێشوویە بۆمان بەدادگا بۆیە ئەمەی کە ئێستا هەیە بە بڕای من ڕێکەوتێکی هەروە ڕێکەوتێکی بێپلان نییە من پێم وایە جمهوری ئیسلامی ئێران لە پەنادەستی ئێمەیە زۆر کاریگەری هەیە لەسەر داڕشتنی استراتیجەکە ماف و ئازادیەکانی ئینسان لێرەش بەو جۆرە نەبێ ئەم مەدەنیەتەی کە ئێمە ئیشی بۆ ئەکەین ئەو هەمیشە ئەوێت سەلبی بکات و بیخاتە دواوە لە ملاوە تورکیا دێ لە ولاوە سعودی عەرەبیە دێ ئەم هەموو پارە زۆرەی کە ئەدرێت بەمانە خۆ لە خۆوە نییە ئەمە زۆر سپاس بۆ تەوزیەکانت هاوڕێ بەهارەرۆکە خۆت ئیشارەت پێ کرد هەر لە زلهێزەکانی دنیاوە لە ئەمریکاوە بگرێت تاگاتە ئەو قوڵە مەلایکە لە کوچە و کۆڵانەکانی شاری سولەیمانی و لە شارەکانی کوردستانە دژ بەم ئینسانخوازی و بەرابەریە تەلاشەکەن حتمما بە پرۆژە و بە بەرنامە و بە ئیمکاناتێکی بێسنوور و ئەو کاراکەن جیا لە هەموو ئەمانەکە دژ بە کەرامەتی ئینسان دژ بەم ئیتفاقە کە ئازادی و بەرابەری لە بینی ژن و پیاوە تەحقق پەیدا نەکرێ چون ئەگەر ئەمە بە سەرنجام بگا دیارە زەرەری هەموو ئەوانێتیا لە ئەمریکا و بگرێت تاگاتە ئەو قوڵە مەلایکە لە کوچە و بازارەکانی شاری سولەیمانیا مانع بۆ ژنان و بۆ بەرابەری و ئینسانی و بینی ژن و پیا و مانع دروستەکە زیاد لەمانە تاو جێگای من ئاگادارم نازانم ئەمە چەندێک لە ساڵانی پێشوا بوو یاننا ئەم ساڵ لەگەڵ 8 مارس و لە سەرەتای ئەم شتانە شتێ تریش بە ناوی جلی کوردی سنەت و ڕسمێوە ڕێکخرا ئایا ئەمە ئاگاهانە بوو هەماهەنگکرا لەگەڵ 8 مارس بۆەوەی کەم ڕەنگتر بێتەوە یان نا ئەمە ئیتفاقی بوو لەم بابەتەش ئەگەر تەوزیحاتی زیاتر بدەی مەمنونە بم. دەستنیشانکردنی 10 مارس بە ڕۆژی جلی کوردی لە هەرێمی کوردستاندا دیاری کراوە و ئەمە لە پەرلەمانە قسەی لەسەری کراوە بەڵام ئەو کاتەی کە دایانویست 8 مارس بێ ئێمە بەیانێکمان بڵاو کردەوە و پەیوەندیمان کرد بە نووسینگەی مافی مرۆڤ و لیژنەی ژنان لە پەرلەمان کە ئێمە ناڕەزایەتیمان دەربڕی ئەوان زۆر بەوازەحی لە نامەیەکە بۆ ئەمان نووسی بوو کە 8 مارس نییە 10 مارسە بەڵام بە جۆرێک کار لەسەرەوە ئەکرێت کە سڕینەوەی 8 مارس لەگەڵ یان تێکەلکردنی 8 مارس کە ڕۆژێکی جیانی ژنانە و خواستێکی خەباتگەڕانە و جیاوازێکی تەواوەتی و مەبدەئێکی یەکسانی خوازانە و هەر کەسێک مێژوەکەی بزانێت دەزانێت چۆن هاتوو و لەکوێ هاتووە بۆ گرنگە هەبێ بۆیە ئێمە زۆر مناقەشەی ئەوەکەین کە ڕۆژی جلی کوردی هیچ پەیوەندێکی باشتی مارسەوە نییە بەڵام ئیش بۆ ئەوە دەکرێت لەلایەن دەنگێکی ترەوە کە تێکەڵی کات ئەوەی کە بەڕێکەوتە یان بە پلانە زۆر ناوازەحە هێشتا بەڵام ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەری کردووە
بەوازەحی بە ئێمان وتووە کە هیچ ڕەتی بە 8 مارسەوە نیە و 10 مارسە. بۆیە ئێمە زۆر ئیشمان لەسەر ئەوە کردووەوە ویستومانە هەموو چالاکیەکانی ئێمە کە ئەیکەین جیاواز بێ و هەتا هەر کەسێکەوە جلی کوردی لە بەرەکات لە کاتێکی ترا و لە ڕۆژێکی ترە ئەمە جیاوازە، بەڵام 8 مارس بەڕاستی ڕۆژێکی جیهانیە و ڕۆژێکە کە بۆ ڕۆژی ناڕەزایەتیەکانی ژنانە و ئەمە جیاوازێکی تەواوی هەیە لەگەڵ ڕۆژێکی ترا کە پێوترە ڕۆژی نیشتیمانی، لەبەرەوە ئیشمان لەسەری کردووەوە ئەمان بە ئێمە وتووە کە 10 مارسە. زۆر سپاس بۆ تۆزەکانت هەوڵێ بەهاراخین پرسیارە ماراستاکەم. ئەویش دەزانی کە کۆمەلگای کوردستان ئەوڕۆ ژنان زیاتر لە جاران بە هەر هۆیەکۆ بۆ ئیش و کار دەچنە دەرێ و دەور و نەخشیان لە بەرهەمهێنان و چرخی کۆمەلگا هەیە. پرسیارەکەی منەمەیە ئایا ئەمە دەگەڕێتەوە بۆ هۆشیاری و پێشکەوتووی فەرهەنگی ئەو کۆمەلگا یانا لەبەر نەداری و نالەباری ژیان و گوزەران و وەزیەتی ئابوووریانە؟ پێم وایە گۆڕانکاریەک ڕوویداوە لە قبولکردنی ژنان بۆ دەرەوە، با بڵێن ژنان بۆ سەرکار، ژنان بۆ بەدەستێنانی بژەوی ئیشی لەسەر کراوە. ئەمەش ئەتوانم بڵم دەستکەوتێکە بۆ ئەوانەی کە دەمێکانی ئیش لە مەیدانە ئەکەن، بەڵام لەگەڵەوەشدا مەسەلەی بژەوی ژیان و مەسەلەی نەداری و نەبوونی و ئەمانە ئەمەش بۆ خۆی هەر هۆکارێکی ترا. بۆیە ئێماڵین هەتاکو ژن لە ماڵەوە بێ هیچ شتێک ڕوو نادات، هیچ گۆڕانکاریەک ڕوو نادات، بیرکردنەوەیەک بیرێکی ڕەخنەگرانە هیچ شتێک ڕوو نادات. زیاتر سەرکوتەکە لە ماڵەوەیە گەر ژن هەر لە ماڵەوە بێت و ژنی ماڵ بێ. بۆیە زۆر باس لەوە دەکەین ئێمە ژنان بۆ ماڵەوە بە پارێزراوی. ئێمە 2 ڕۆژ لەمەوە پێشکەوتبوونەوەیەکمان کرد هەتا حکوومەت و جێگاکانی تریش کە لەو کۆبوونایە بوون ئەمانەوێت لیژنەیەکی چاودێری دروست ببێت بۆ پاراستنی ژنان لە شوێنی کار. لەبەرەوەی ئەمەش یەکێکی ترە لەوەی کە ئێمە پێویستمان بۆ تەرکیزمان بچێتە سەری. ئەگەر تا ئێستانە بووە بێ ئێمە کار بۆ ئەوە بکەین ژنانی کرێکار و ژنانی کارمەند لە جێگایەکی پارێزراودا بە موچەیەکی گونجاو کار بکەن، نەک ژنێک لە بەیانیە و تا ئێوارە بە موچەی $100 بۆ مانگێک، کە ئێمە چەندین نمونەی لەوانە هەیە کە بەڕاستی ئەمە چەسانەوەیەکی وستەمکێشێکی زۆر زۆرە لە بەرامبەر ژنە. بەس لەبەرەوەی ژنە مەسەلەن ئەتوانن بە $100 کارێکی لەو جۆرەی پێ بکەن، یان مناڵانێکی زۆر لە سەرجادەکان و کچان و کوڕانێکی زۆر. بۆیە ئەمانە هەموو بابەتی گرنگن و بەڕاستیش ئەوەی کاڵێ ژنان بۆ ماڵەوە ئێمە پەیامەکەمان بە جیاواز ژنان بۆ دەرەوەیە، ژنان بۆ سەرکارە، ژنان بۆ بەشداری سیاسیە، بۆ بەشداریکردنە لە ئابووری، لە بەڕێوەبردننی ماڵ، لە بەڕێوەبردننی پێکەوە لەگەڵ پیاوە، لە هەموو ئەو شتانە، لە سلکی پەروەردە، لە هەموو ئەمانەیە ژنانێکی زۆر دەبیندرێت بەڕاستی لە هەرێمی کوردستاندا. ئەوە نییە بڵێ ئێستا ژنانێکی کەم دەبیندرێت و ئێمە بە لێشا و دکتۆر و وینمان هەیە لە ناو خەستەخانەکانە ژن، پەرستار، مامۆستا، هەتا وەک بزانن یەکێ لە دیارترین بەشداریەکانی ژنان لە بۆ موچە مەسەلەن مامۆستایانی ژن بوو کە لە هەرێمی کوردستاندا زۆر بەشدارێکی زۆریان هەیەوە، زۆر ڕێکخراویشن. هەتا ئەوانێکێک بوون لەوانێک کە یاداشیان لە ناوەشتی مارزدا خوێنەوە یاداشتێکی زۆر یەکسانی خوازی و ئازادی خوازی بەڕاستی کە ئەوان خۆیان نوێنەریان هەبوو لە ناوەشتی مارسی ئەم ساڵدا و ئەوان زۆر گروپێکی ڕێکخراون وەکو مامۆستایان بە ژن و پیاوە. بۆیە ئەوەی کە ئێمە دەیڵێین و پێمان وایە بەڵێ کچانێکی زۆر لە مۆڵەکانە بە پارێکی زۆر کەم کاریان پێدەکرێت و بازرگانیان هەندێک جار پێوە دەکرێت کە ئەمە زۆر خراپە. بۆیە ئێمە ئەمانێت ئەو هۆشیاریە و ئەو ئاگالێبوون و پاراستنە ببێت و بتوانین لە دانانی ژمارەوە لە تەرکیزکردن لەسەر سەلامەتی شوێنی کارەوە بۆ ژنان و جێگاکە بە پارێزراوە بە نەگەوەی کە پیاوانێک بانگەوازی ئەوە بکەن کە بڵێن ژنان نابێ ئیشی ئەواران و ئیشی شەوان بکەن، ئەبێ ئێمە جێگەی پارێزرا و بەدەست بهێنین بۆەوەی کە ژنان دەستکراوە بن لە چونە دەرەوەیان بە پارێزراوی. زۆر سپاس هەورێ بەهار، من مەجالی سوالکردنم نەماواگەنە پرسیارم زۆرە بەڵام وەختەکەی ئیجازەم پێ نادا. ئەگەر شتێک من نەمپرسی بێ یا خۆت حەز بکەی تەوزیع بدەی لە 1 دقیقەدا فەرموو. دەستخۆش بێ، من هیچ ئیزافەیەکی ترم نییە، تەنها دەستخۆشیتان لێ یەکەم و بە هیوام هەر کەسێکە گوێ لێ ئێمە بووە ئەم بابەتانەی بەلاوە گرنگ بێ، لەگەڵی بێ، لە ڕێگاکانی خۆتانەوە بتوانن پشتیوان بن
لە هەر جێگایەک بن ئەتوانن پشتیوان بن بڕواکەم ئێستا نەک بڕوام وە بە تەکیدی کە دنیاکەمان دنیاکی بچووکترە هەر کەسێک لە جێگای خۆیەوە ئەتوانێت پشتیوان و پاڵپشتی ئەم ئیشانە ئێمە بکات دەستان بێگومان هیوادارم ئێوەش لەم ڕێگایە زیاتر بچنە پێشەوە بتوانین بە سەرنجامی ئەم حقوقی ئینسانیە حەدێقە لەم بەرابەری ژن و پیاوە تاحقوق پەیدا بکرێ و ئێوەش ماندوو نەبن و دەستان خۆش بێت. هەر بژیت زۆر سپاس بەیە بژی تۆش. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەیی بەرنامەکان بن لە هەر شوێ هەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن.